سروشت و بەهاری کوردستان بۆتە شوێنی کۆبوونەوە فیستیڤاڵ و یەکگرتنی بەشێک لە عەشیرەت و عێل و بنەماڵەکانی کوردستان. ئەوان لێرە کۆبوونەتەوە دەیانەوێ ڕابردووی خۆیان، سەروەری خۆیان، دابوو نەریت و کەلتوری خۆیان بە نەوەکانی ئێستا و داهاتوو بگەێن و پێیان بڵێن کە دابوو نەریتی ڕاستەقینە و ڕاستەنایەتی خۆیان لە ڕابردوودا ئەمەی ئێستا بووە. ئێلی کەلهوڕ یەکێکە لە ئێڵە گەورەکانی کورد، مێژوێکی کۆنمان هەیە، زاراوەی خۆمان هەیە، فلکلۆری خۆمان هەیە، عورف و عادات و تەقالیدی خۆمان هەیە. مێژ و نووسان ئەڵێن 3000 ساڵ پێش ئێستا لە چیاکانی زاگرۆسەوە هاتوونەتە خوارەوە بەرەو ئیلام، منتیقەی لە پرش و بڵاو بینە لە ناوچەکانی کوردستانە. تەنانەت خزمێکی زۆرمان هەیە لە تورکیا و تاکو ئێساش هەر بە زاراوەی کەلهوڕی قساکەن و ئایەتی محەممەدیش ئەڵێ 600 ماڵی کەلهوڕ کەوتونەتە پاکستان. بەڵام من پەیوەندیم لەگەڵیانە هەیە، ئەڵێن لە ملیۆنیە زیاترین و مەعبەدی خۆیان مەعبەدێکی تایبەت بە کەلهوڕەوە لە حەیدەر ئاباد لە پاکستان. کەلهوڕ مێژوو نووسان نووسیوانێکی لەوانە شەرەفخانی بەدلیسی 324 ساڵ بە لە ئێستا نووسیوێتی چواریەکی کورد کەلهوڕن. هەتا خۆشی ئەڵێ نازانم بۆچی چواریەکی کورد کەلهوڕن. پرش و بەڵاو بووینەتەوە لە منتیقەکانە احتیفازمان بە کەلتور و تا حەدێ لەهجەی خۆمانەوە کرد. کامەیە کەلتور و لەهجەی تایبەتی خۆت؟ بەڵێ، لەهجەی تایبەتی خۆمان پێی ئەڵێن لەهجەی کەلهوڕی یان خانەقینی. خانەقینی ئەو لەهجەی کە قسەی پێەکەن ئەوە لەهجەی کەلهوڕیە. وەکوتم کەلهوڕ پرش و بڵاو بووینەتەوە لە منتیقەی ئەیلام و هەتا تورکیا و ناوچەکانی کوردستانی عێراق و لە ئێران زۆرین، لە پاکستانیش هەر زۆرین. مەبەستمان ئەمە چەند شەرتێکمانەی وتمانە دوور بێ لە مۆرکی حیزبایەتی فعلەن وا چەند ساڵێکە ئەیکەین. خۆیمە هەر مەجموعەیەکمان پەیوەندیمان هەیە بە حیزبێکەوە، بەڵام مۆرکی حیزبایەتی وەکو ئەیبینین پەیڕۆمان کردووە و دیانە. مەبەستیشمان تەنها بۆ ناسینی گەنجەکانە، نەوە تازەکانمان، بۆ ئەوەی یەکتری بناسن و وەکو سەیرانێکی گەورەی خێزانیە. چۆن خێزانێکی بچووک سەیرانێکەکە بۆ لە وەرزی بەهارە کە ئاوهەوا خۆشە بێ و دنیا سەوز و جوانە بێ، ئێمەش خێزانێکی گەورە خێزانە گەورەکە ناوی خێزانی کەلهوڕە، وەکو ئەیبینی سەردانی یەکتری ئەکەین و زیاتر یەکتری ئەناسین و بە یەکتری شادەبینەوە. هەندێک مێژوو نووس هەیە ئەڵێ نزیکەی 10 ملیۆن کوردی کەلهوڕ هەیە. وەکوتم پرش و بڵاو هەموو کەلهوڕ کوردن یام کوردەکان هەمویان کەلهوڕن یام دەگونجێ زمانەکانی تر و نەتەوەکانی تریش سەر بە عەشیرەتی کەلهوڕ؟ نا، هەموو کەلهوڕ کوردن، بەڵام لە مەزهەبە هەندێکمان سونین و هەندێکمان شیعین. بازێکمان شیعە بۆ ڕۆیشتە لە منتیقەی سونی نشین نیشتەجێ بوون، بەڵام بوونە بە سونی. بەڵام هەمومان کوردی ڕەسەنین. تاکو ئێستا هیچ مێژوو نووسێک نەینووسوێ کەلهوڕ کورد نییە. پێشەوانەی هەندێک عەشیرەت هەیە ئەڵێن گوایە سەر بە عەشیرەتن یا هەر شتێکی دێن، بەڵام ئێمە نا، تا ئێستا کەس ئەوەی نەوتوە و نەینووسیوە کە ئێمە کورد نەبین، کوردی ئەسیلین. زۆر سپاس. قوربان.
ڕۆژی کەڵڕ تەبن کۆبوونەوەیەکە و هەمومان ئەو ڕۆژە یەکتری ئەبینین و یەکتری بە سەرەکەینەوە و اینجا ئەو کەسانەی کە یەکتریش ناناسن ئاتیادی ئەو ڕۆژە زۆربەی تعروفەکەن ئەمە ئێمە 34 ساڵە ئەمینەکەن زۆری سادەمان لێ کردووە زیاتر بۆ تعروفکردن و بۆ ناسینی یەکتری و خۆی بەهارە بێ گەشتە بەهارێکیش بین لەگەڵ خزمەکان خۆمانە خۆشترە لامان و شتێکی جوان و پیرۆز لە لامان و گرنگیەکانی ئەوەیە ئەو گەنجانە یەکتری ئەناسن و لێک بڕنابین ئەمە ساڵ بە ساڵ و کات بە کات علاقەکان زیاترەکە ناسینەکانمان زیاترەکە خزمەتی و کەسایەتەکەمان بەرەو پێشە بە بۆ قەزەی ئابووری و ئانژی ترتەمەن هەر ئەوە مەسەر بۆ ئەتوانی بۆ هاوکاریکردنی یەکی سفادە لێ یەکەکەین هەنێ شدێ سفادە لێ یەکەکەین نەوشانە زۆر تاسیریە و زۆری سفادەمان لێ کردووە وەڵای تەتەمەنەمە بڵێن ما هۆزێکی زۆر گەورەین ئێمە کەمێکمان باڵێن لە چاو ئێرانە لێرەین ئێمە قورسایی زۆر گەورەمان لە ئێران هەیە بەڵام لێرە زۆر متن لە منتەقەکە بڵێسەوە خەڵکی زاخۆی لێە خەڵکی زاخۆی لێە هی خانەقینی لێە هی پێنجوێنی لێە هی شارە زووری لێە ئیتر هەموو منتیقەکانی لێ زۆر قەڵەباڵخین زۆر زۆر هی منتیقەی بینی کەرکووک و دوبزی لێ حالیتەمە لە گوند و لە بنەماڵ و لەوانە پێکاتوین و لە عینی کاتیشا یەک هۆز و یەک عەشرەتین وەکو هۆز و عەشرەتی کەڵوڕ یەکین بەڵامیتر بڵاومان کردووە لە هەموو گوند و یەکانی ئەم وڵاتەیە و ئاوایە شتەکەن تەقریبەن ئەتوانم سابێکم کردووە لە تقریبا 70 گوند و بنەماڵەمان هەیە برین لە گوندەکان لە دەوری لە بین 70 گوندە هەمانە ئیتر هەیە هەمووی کەڵوڕە هەیە نیوەی کەڵوڕە هەیە ڕبعێکی کەڵوڕە شەر نییە برین هەمووی کەڵوڕ بێ ئیتر بەڵام بنەماڵەکان کەوتونەتە ناو عەشیرەتەکانی تریشەوە ناو جاف و ناو تەرخانی و ناو ئێزۆ منتقەی شارە زۆر ئەترافی جات و منتقەی ئەمە 34 عەشرەتی تری تایە و تقریبا لێرە لە کوردستانی عێراق فەرقمان نییە فەرقە بەڵام لە ئێران زمانی خۆمان بە تایبەتی هەیە بڵێن زاری پێڵێن زاری کەڵوڕی ئەوە جلوبەرگیشمان تقریبا هەتا جامان و مێزەر و ئەوەشمان فەرقی تایە جلوبەرگیشمان فەرقتە هەڵسوکەوتیشمان فەرقی تایە لەگەڵ بەڵام ئێمە چونکە لە ناو ئەم کوردستانەیە بڵاو بووینەتەوە و زۆر بەمان بەیەکەوە نین هەر چۆنەڵێ هەچکەت بە منتیقەی خۆیەوە من خەڵکی هەولێری لێ بە عورف و عادەتی هەولێر قساکەن خەڵکی سلێمانی لێ بە عورف و عادەتی سلێمانی خەڵکی خانەقینی لێسە زۆربیان هەر بە لۆغەی بڵێن کەڵوڕیەکە قساکەن تر بە گوێرەی منتیقەکە جلوبەرگەکانیشان سەودە من جلوبەرگەمە نگەیتووە وایە و یەکێ و پیاوە وایە و بەڵامیتر لە ئێران فەرقمانەیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. طبعا أم جوارا كوبونا وقربونا وانا استفادة زورا بلا مرنا هر كسب قدر نيتي خوي استفادة بكاه. كل حديثها فرمي إنما الأعمال بالنيات حبوا كردار بنيتها مسألة إرسا أم شتانك أكريه من ظلمواي إن شاء الله تعالى همون أم عشرتانا أم بنمالانا أم كسايتيانا أم خزمانا كرجشي أو هذا عنين وديان قرد بنوا هل بنيتي يكتر ناسين تعارف محبة خوش ويستي وليكتي يشتنو
بزانێت کامە ئەمە خزمێتی و ئەمە کەسێتی و ئەمە دۆستێتی ئەمە زۆر گرنگە ولا گرنگی زۆرتریش لەوەیە کە خوای گەورە لە قورئان فەرمێ فانظروا إلى آثار رحمة الله ئێوە کە دەرەچنە دەرەوە سەیری ئاثاری نیعمەتی خوا بکەن سەیری ئەو شاخ و داخ و گوڵ و گوڵزار و عەرزە جوانە کە خوا ڕازانوێتەوە خوا چۆن ئەم ئەرزە مردووەی زیندوو کردوێتەوە و بە دەرەجەی یەکەم ئەبێ بە هەمومان ئیسفادە لەوە بکەین چۆن ئەرزە مردبوو ئێستا هەمووی گوڵ و گوڵزار و سەوزاویە ڕۆژێک کە بێ ئێمەش کە ئەمرین بەو شێوە زیندوو ئەبینەوە ئەمە ئەبێ بە دەرەجەی یەکەم بە نێت خێرمانەگا و بدرجەی دووەم ئەبێ ئیمانمان بە ڕۆژی قیامەت زیاتر بکە کە زیندووبوونەوە حتمیە کە خوای گەورە لە قورئانە فەرمێ بڕۆن با دەشت و دەریا سەیری دنیا بکەن سەیری نیعمەتەکانی خوا بکەن سەیری ئەو باخ و باخات و مەزرعە و گوڵ و گوڵزارە بکەن چه خاوەنێتی هەر هەمووی خاوەنەکەی ئەڵڵایە کە ئەوانی مەخلووقێکن ئێمەش مەخلووقین ئەبێ لەوەوە زیاتر ئیمانمان بەهێز بێ بە ڕۆژی قیامەت بە زیندووبوونەوە لەگەڵ لە پاڵ ئەوەیە برایەتی و کەسایەتی و تەبایی بە شێوەیەکی عام و دڵسۆزی لە کار و فرمان و کردارە بێجگەل لەوەی کە کوردستان چەند عەشرەت و چەند بنەماڵ و چەند گەل و چەند هۆزیەکە لە ڕاستیشە هەر هەمومان ملەتی کورد وەکو عایلەیەک وایە ئەوەشمان لێیاد لەبەر ئەوەی کە ئەم خەڵکە هەمووی یەکە ناسێ کێشەیەک ئەبێ مەسەل لە بینی دوو گەنجا لە بینی دوو بنەماڵە ئەم تەعاروف و یەکتر ناسینە یەکسەر ئەو تەلەفۆن بۆ ئەوە کاک فڵان و ئەو کاک فڵان و ئەو مامۆستا فڵان و فڵان کێشە بووە بە قوربانم دەست بەجێ کۆمەڵی خەڵک لێیک و ئەبێتەوە شتەکە تەواوەکەن و نایانە زیادکە بەڵام ئەگەر ئێمە کەس نەناسین و کەسمان لە یاد نەبێت و کێشەیە ڕوو ئەدا وەکو ئاگرێ بکەوێتەوە پاش ئەوەی کە دەشتە زۆری سووتانوە ئەم جا یەک دوو کەسەسن ئەلێنەوە چی بوو بەڵام کە ئێمە لەم جۆرە شتانە هەر عەشرەتی بۆ ناو خۆی ئەوە یەکە ناسێ بۆ دەرەوەی خۆی یەکە ناسێ ئەم ناسینانە ئەبنە زیاتر زاڵبوون بەسەر کێشەکانە وەکو لە حەدیثا فەرمێ ئونسور ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومەن ئێوە هاوکاری براکانتان بکەن ئەگەر زاڵم بوون ئەگەر مەظلوم بوون تان ئەی پێغەمبەری خوا ئەگەر زاڵم بوو وا دەسیمان ئەگەر مەظلوم بوو وا دەسیمان گرت هاوکاریمان کرد ئەگەر زاڵم بوو چی لێ بکەین چۆن هاوکاری بکەین فەرمووی دەستی بگرن چونکە ئێمە بە هەمومان ئەگەر بەڕاستی شان بدەینە بەر ئەوەی کە هەمومان خزمین کەسین کوردین میلەتین مسلمانین ئەتوانین کەسێکیش کە زاڵمیش بێ خوا نەخواست نوعێکیش بە دەستی بگرین ئەوە یارمەتیدانە پێویستە ئەم استیغاڵی عەشرەتی کەڵوڕا لە هەموو ئەحزابەکانی تایە مەسئولی بەرزی تایە مەسئولی شوێنی ئەمە هەمومان ئەبێ ئەمە هەست بەوە بکەین کە ئێمە ئەم میلەتە کوردە هەمومان کەسوکارین هەمومان براین هەمومان تەبابین و ئەبێ تەئسیرمان هەبێ ئەمجا شتێتر زۆر گرنگە خوای گەورە لە قورئانە فەرمێ فەئیذا قولتم فەعدیلوا کاتێک کە قسەتان کرد دادپەروەرانە قسە بکەن بۆیە ئەبێ ئێمە لەم شتانۆ فێری ئەوە ببین لە هەر مەجلیسێکا بین دادپەروەرانە قسە بکەین بۆ مەساڵیحی عام قسە بکەین کە ئێمە میلەتێکین کوردین لە شوێنێکە ئەژین قەوارەیەکمان هەیە چی قازانجی ئەم شوێنێکایە بەچی ئەپارێزرێ بەچی گەشاعەکە بەچی لە ناو خەڵکا دیارە بین و مەحتەکرێن کە هەر هۆزە لە ناو خۆیە نەسیحەتی خۆ یەکتری بکەن گەنجەکانیان بەرپرسەکانیان لە هەر شوێنێکن ئاگایان لەو مەسەلانە بێ معلوم تەئسیری زۆرە بێ ئەویش کە سەر هیمەتی ئینسانەکان ئەبێ لەم نەو عەشتانەیە هەنێ فکرمان بتوێتەوە إلا مەساڵیح گشتیەکە نەبێ کە ئێمە کورد ئێمە لە ئادەم و حەواوە یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەم مەسەلانە ئێمە ئەم شعب و قەبیلە و هۆز و گەلە بۆ تعارفە نەک بخوا نەخواست بۆ شەڕ و ململانێ و غەیبەت و پاش قولی ئەبێ دائیمە خەریکی ئەوە بین تعارف بکەین برایەتی بکەین یەک بناسین خزمەتی یەک بکەین دەستباری یەک بدەین تعاونوا على البر والتقوى ئەمە زۆر گرنگە لە ناو کۆمەڵی کوردەواریە الحەمدولله ئەمە ڕەنیاوەتەوە ئینشاءالله ئەم شتانە کە کورد دەسی داوەتیە ئەم بنەماڵ و عەشتانە ئینشاءالله هەمووی ئەبێتە خێر خێرەکەشی ئەڕژێ بەسەر ئەوەیە کە بۆ عامی میلەتی کورد ببێتە خێر و بەرەکەت و سەروەری و سەرفرازی بە هەموو ئەندامین بکە ئینشاءالله
خۆشحاڵین بەم جۆرە فستیڤالانە هیوادارم ئەم ساڵانە ئەم جۆرە فستیڤالە بکرێت بەڕاستی پێویستە بۆ ئێمە گەنج کە لەم جۆرە فستیڤالانە بەشدار بین چونکە هەنێک جلی کوردی و مۆرتینەتەواتی هەیە بەکار دەهێنرێت کە ئەمە لە هەموو بۆنەیەکا بەکار نایێنرێت بەڵام ئەگەر ئێمە وا بکەین و لەم فستیڤالانە بەشدار بین ئەوە ئەتوانین ئێمە جلی نەتەوەی بپارێزین و ئەو جلە نەتەوایانە بەکار بهێنین و ئێستای مڕم بە جلوبەرگی کوردیوە بەشداریم کردووە کە ئەمریکەکە لەو جلوبەرگانێکە لە کۆندا هۆزی کەڵوور بەکاری هێناوە زیاتر لەم جۆرە جلوبەرگە بەکارهێنراوە بەڵام بەداخۆ ئێستا بەهۆی هەندێک ئەوەی کە گۆڕانکاری و بە ناوی ستایلەوە جلوبەرگی کوردی زۆر گۆڕایی وادارم ساڵان لەم جۆرە فستیڤالە بکرێت لە ڕابردوودا بەهۆی کە تەکنۆلۆژیا پێش نەکەوتووە زیاتر ئەمانیان بۆ گواستنەوە بەکارهێناوە بۆ ئیشکاری ڕۆژانە بەڕاستی ئەم لە ئێستادا کە تەکنۆلۆژیا پێشکەوتەوە زین سیارە وشان هەیە لەم جۆرە ئەسپ و یان ئەم جۆرە شتانێکە بۆ بەرکردنی هاتووە بۆ گواستنەوە نەماوە بەڵام ڕۆ زۆر خۆشحاڵم کە توانم لەم فستیڤالە بەشدار بووم و ئەم شتە کوردەوارانە ببینم بەڕاستی مرۆ هەستم کە لە مێژووی نەتەوەکەم هێشتا ماوە هەندێک شت ماوە کە وەکو ئێستا خۆشحاڵم بۆی کە ئێستا ئەم جۆرە جلە ماوە هەستەکەم کە هێشتا هەندێک شت ماوە ینی من هەندێک شتم نێزانی کە هاتوم لەم فستیڤالە بەشدار بووم هەندێک شتم بینی کە زانیم ئەمە لە کورداریدا بەکارهێنراوە سوپاسیا کنار وقتم و ام یه زاخو هاتین کلهورت کلهورین لزاخو دانستن ویرینه ام تاتین ابروکا بجداری سیرانا سیه دابکین یا هو زین کلهور لەوێش کەلهوڕ هەیە بله لویرجی کلهور هی گندکه لادکه باشه تقریبا نسکی 100 عائله چۆن هۆکاری چییە کە ئێوە هاتوون ئەمڕۆ بەشداری ئەم فستیڤاڵەکەن والله وكود بيجن هوزي كالهورة سيرانة هوزي كالهورة واجبك السرمة داود ام همي افروكا بين فيري بجداري في سيرانة دابكين كهكور عمل ويري كيم ام بين فيري بيخلقوا دوستو هوالو بروفت خو همي ناز بكن ئەم فستیڤاڵە دەتوانێت پێکەوە ژیان و تەبایی نێوان عەشیرەتی بۆ منە زاخۆ و سلێمانی و سۆرانی و کرمانجی دروست بکە ويعني ما بستش في سيرانة أوا ما بستش في سيرانة أوا دي تشواشين همي كالهورة يعني تشي بيجين همي هو زين كالهور همي هو زين كالهور دي تشواشين كومكين روجكي هو صدا ام همي يكودون هنز بكين بيك وابزانين مثلا صباحي تو بي بدي تركب الزاخو تو بيجي هندك خزم من الوري مروفين من الوري شك سرواندم وتشوا از وگای بیم سلیمانی و بیم بچم کلار و کفری و همیه از پدزانم همی مروفین من کس کار نمیاره ئەم جلوبەرگەی کە لەبەرتایە جیاوازە بە ناوچەکەی خۆت یان بە عەشیرەتی کەلهوڕ نه اف جلوبەرگە هەنێ یه دەڤەرە زاخوە یه بەهدینانە دەڤەرە زاخوە ئەو وان شەلێ هەنێ وەسەڵ کردن زۆر سپاس.
پێش هەموو شتێ بە خێراتین کەناڵەکەتانەکەم بەخێر بێن بۆ فستیڤالەکەمان سەر هەردوو چاوم گەورەمانتان کرد تۆ ڕازی بی ڕازی نەبی ئافرەت لە ناو ئیسلامە دەوری خۆی هەیە و پیاویش دەوری خۆی هەیە الرجال قوامون على النساء بەڵام ئەوە ڕێگر نییە کەوا ئافرەتیش دەوری خۆی ببینێ ئافرەت زۆر هەیە مەسئولێتی ماڵ و مناڵی وەرگردووە لە جیاتی دایکە و لە جیاتی باوکە و مناڵیش بەخێوەکە دەوامیش ئەکا ماڵیش پاکەوە کات و دەوری خۆشی ئەبینێت هەموو خواردنەکانی کۆن ئیستەیش ماوە ئەتوانن ئیسە کامیرەکانتان سێر بکەن کەڵهوڕ جاران هەر کەڵهوڕ کوردێ ئەوی شەر کوردن یا پراغە برنجە پڵاوە شلەکانە مریشکە گۆشتە قاورمەیە ئەینا دۆینەوە و کەشکیشمانەیە نابەتان بەس جەوەکەین ئەوە نییە.